بێزانێ چیرۆکەکەمان ناوی چی بوو؟ یاڵا بزانم. زۆر باشە. ناوم شادان کەمال غەریبە، نزیکی 15 ساڵە مامۆستام لە ئاوایی حەما سەر بە پارێزگای هەڵەبجێ. سەرەتا بیرۆکەی کارەکەم بەم شێوەیە دەستی پێکرد. یەک دوو مناڵ هاتن بۆ لای کوڕەکەم، تەبان ماڵی ئێمە تاقە ماڵەوەی جراوسێەوە ئەو شتانەمان نییە. حەزم کرد ئەوانش بێن تێکەڵی مناڵەکانی من بن. بەم شێوەیە ئەوان هاتن و منیش وەکو هەمیشە حەزەکەم هەرچی بۆ خۆم پێم خۆشە حەزەکەم بۆ خەڵکی جوابێ. من نە مۆبایل نە تەلەڤیزیۆن بۆ مناڵەکانم ناکەمەوە. لەبەرەوە کە ئەوانیش هاتن میوانداریم کردن و هەندێک وەرەقە و یاری تەرکیزیم پێیان و یاریمان کرد پێکەوە. دوای ئەو دوو مناڵە ڕۆشتن و دوانی کیان هێنا، دوانی تریان هێنا. بەم شێوەیە پرۆژەکەمان گەورەتر بوو. زۆرتر وانەکانمان لە بیرکاری با بڵێن فێرکردنی پیتەکان، وەروە ژمارەکان، وەروە وێنەکێشان، یاری تەرکیزی، هەر یاریکردن بە لەعابە و هەروەها کاری دەستی، چالاکی ژینگەییشمان هەیە کە ئەتوانم بڵێم بابەتێکە من هەمیشە شانازی پێواکەم. ڕۆژانە مناڵەکان کێن هەر یەکە و دەبەیەکی پلاستیک لەگەڵ دەستی خۆیان هێنێت و خاتە قەفەزێکە بە سپاسەوە ژینگە پارێزی کوردستان بۆی دابین کردوین، ڕێکخراوی ژینگە پارێز بۆ ئێمەیان دابین کردووە. بەم شێوەیە چارەکیەکانمان بەم شێوە دەستی پێکردووە. حتا بڵێ قورسە، بەڵام وەکو پێم وتی ئەوەی بۆ خۆم پێم خۆشە حەزەکەم بۆ خەڵکی جوابن. لە کۆتاییە مناڵەکانی من ئەچنە گەڕەک و تێکەڵی مناڵی خەڵکە بن. یعنی حەز ئەەکەم مناڵەکانی خۆم چۆن پەروەردە ئەبن چەند بە جوانی ئاگام لێیانە دوور لە مۆبایل و ئایپادەوە. بەم شێوەیە مناڵی خەڵکیش وابن دوور بن لە مۆبایل و ئایپاد. وەڵی دەستخۆشییان لێ ئەەکەم زۆر. یعنی بەڕاستی قورسە جگەرگۆشەیەک بنێریتە ماڵێک ئەگەر لی دڵنیانە بیت. زۆر قورسە. من بەنسبەت خۆم یعنی لەوانەیە نتوانم سعاتێک مناڵەکەی خۆم بنێرمە هیچ ماڵێک ئەگەر لی دڵنیانە بە. ئەمبەرمان ئەبێت چەند بەهێز بین، چەند دەسەڵاتدار بین، پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بە یەکتری و هاوکاری یەکتری. ئەوەش بۆ تۆ. باشە دەمێت. ئەوە جیاوازیە، 5 جیاوازیم بۆ دۆزنەوە باشە؟